ڕاگەندراوێک لە ئەنجومەنی یاسایی شێرێمی کوردستانەوە دوایەوەی لە ڕۆژی 11 کانونی یەکەمی 2025 چەند کێلێکی گۆڕەکانی گۆڕستانی کریستیانەکان لە شەقڵەوە شکێندران و شێوێندران دامەزراوەکانمان لە ئەنجومەنی یاسایی شێرێمی کوردستان دەست بەجێ دەستیان بە لێکۆڵینەوە و بەدواداچوون کرد و توانیان ناسنامەی ئەنجام دەریە و کردەوەیە بە ناوی حوسێن ساڵح مستەفا ئاشکرا بکەن و لەسەر فەرمانی بەڕێزدادوەر لەلایەن تیمەکانمان دەستگیر کرا و دانی بە تۆمەتەکەی دانا کە لە ژێر کاریگەری خواردنەوە کحولیەکان ئەو کردەوەی ئەنجام داوە. جێیاماژەیە تۆمەتباری دەستگیر کرا و لە ساڵی 2022 بە تۆمەتی سوتاندنی مەرقەدێک لە ناو بازاری هەولێر دەستگیر کراوە و سزای یاسایی خۆی وەرگرتووە و پاشان ئازاد کراوە. ناوم حوسێن ساڵح مستەفا ماڵی 1986 دانیشتوی شاری هەولێر گەڕەش سێبەرداڵ 2022 لە بازاری هەولێر مەرقەدێکم سوتاند. مەرقەدێکم سوتاند دواتر لەلایەن ئاسایشی هەولێر دەستگیر کرام. سزاکەم تەواو کرد و بەریاندام. سێزدەی ئەو مانگەی بە مانتۆڕی چوومە شەقڵاوی لە شەقڵاوی پیاسەی ناو بازارم کرد. ناو بازاری لامدا گۆڕستانی مەسیحیان لە ژێر کاریگەری مادە کحولیەکاندا بووم. بلوکێکم دەستدایە چێلەکانم شکان لە پاشان سواری مانتۆڕەکەم بووم و گەڕامەوە بۆ هەولێر. دواتر دەستگیر کرام لەلایەن دەستگای ئەمنیەکانی هەولێر.